بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بە ڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ئازیزان لەم ئەڵقەیەدا دەمانەوێت هەڵوێستێ بکەین لەسەر حاڵەتێک یان دیاردەیەک کە بە تایبەتی لە خۆراوە بەڕێواچە و بە تایبەتی تر لە وڵاتی فەڕەنسا کە جۆرێک لە دژایەتی ئیسلامیان پیادە کردووە و ئاڵای دژایەتیان بەرامبەر بە ئیسلام و مسلمانان بەرز کردوێتەوە بە خودی سەرۆکی فەڕەنساشەوە کە لە لێدوانەکانی ئەم دواییە بەڕوونی باسی لەو بابەتە کرد و ڕایگەیان ئیسلام لە قەیرانایە کێشە لەگەڵ مسلمانانە هەیە و مسلمانانی بە جۆرێک لە توندڕە و تیرۆریست و ئەو بابەتانە ناوزەند کرد و ئەمە ئەگەر شێوە عەلەنیەکەی بێ شێوە ئاشکراکەی بێ بێگومان لەژێر پرچەمی ئەم بانگەشە و قسانەیە ئەوان دام و دەستگا حکومڕانیەکانی خۆیان ڕاستپاردوو بۆ ئەوەی هەندێک ئیجراعاتی عەمەلیش لەم بابەتەیە بکەن و ئازادیەکان کە لە ئەوروپا بۆتە سمبولی مۆدێرنە و بۆتە سمبولی پێشکەوتن و لاف و گەزافی پێوە لێ ئەدەن لێرەدا و لە بەردەم مسلمانانە بەرتەسک کراوەتەوە و گرفتیان بۆ دروست کراوە. یەکێک لە دیارترین خاڵەکانیشەوەیە کە ڕوبڕووی ئافرەتان لە مسلمانان بۆتەوە لابردنی پەچە و لابردنی حیجاب و سەرپۆش و بابەتانەیە کە گرفت بۆ ژیانی مسلمانان و بۆ کار و خوێندن و ژیانی ئاسایی مسلمانان لە وڵاتی فەڕەنسا دروست بووە. جا ئەم بابەتە بۆتە گرفت بۆ ئەوانەی کە لە وڵاتانەیە ئاژین بە تایبەتی لە فەڕەنسا ئاژین و دووریش نییە لێرە خەڵکێک بە ناوی پێشکەوتنەوە بیەوێ لاسایی ئەو وڵاتانە بکاتەوە. ئێمە وڵاتە کە وڵاتی مسلمانانە کە کۆمەڵگەیەکی ئیسلامیە دووریە خەڵکانێک هەبن ئیش بۆ ئەوە بکەن کار بۆ ئەوە بکەن مەسەلەن هەمان ڕێگە و ڕێچکەی حکومڕانانی ئەوروپا و بە تایبەتی فەڕەنسا لە بەرامبەر مسلمانان و دیاردە ئیسلامیەکان بگرێتە بەر. دوور نەڕۆین لە ساڵی ڕابردووە بوو کە لە یەکێک لە ڕێوڕەسمە فەرمیەکانی حکوومەتیشدا ینی ئازادی لە بەردەم خوێندکارێکە لە بەردەم کەسێک و ئامادەبوویەکە بەرتەسی کرایەوە بەوەی کە حیجابی ئیسلامی پۆشی بوو مەسەلەن لە ڕیزبەندەکەی ئاخرێتە دواوە ئاهرێتە ئەملاوە مەسەلەن لە وێنەکانە ینی ئەم جۆرە گرفتانە ئەم جۆرە حاڵەتانە بۆ ئێمە کارەساتە و دەبێ هەڵوێستەی لەسەر بکەین و ڕوونی بکەینەوە بزانین ئەم دید و تێڕوانینەی ئەوروپیەکان خۆراواییەکان بەرامبەر بە ئیسلام و مسلمانان لەکوێوە سەرچاوی گرتووە و هەر جۆرە تەقلیدکردن و ڕێ شوێن پێ هەڵگرتنێکی ئەوان لە کۆمەڵگە ئیسلامیەکانە تا چەند کارەساتێکی گەورەترەکە لەسەر ئەم بابەتە ڕائوەسین لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال محەممەد بۆسکێنی مامۆستای زانکۆ لەبەری ڕاپەڕینەوە تەشریفیان هێناوە زۆر بەگەرمی بەخێرهاتنیان نەکەین مامۆستا بەخێر بن. جا ئەمەوێ لەوێەوە دەست پێ بکەم کە ئیسلام لەکەیەوە ئاشنا بووە بە خۆراوە بە تایبەتی ئەوروپا. حەزەکەم مەسەلەن مێژووی چوونی ئیسلام و مسلمانان بۆ ئەوێ و ئامادەییان لەوێ و دید و تێڕوانینی ئەوروپیەکان لەسەر بەرنامە و ئاینی خۆیان بەرامبەر بە ئیسلام و مسلمانان لێرەوە لەم دەواازەیە بچینە سەر بابەتانی کە ئەمانەوێ قسەیان لەسەر سەرەتا سپاسان دەکەمەوە سپاس بۆ ئەو دەرفەت و ئەو میوانداریە بۆ ئەمێدەی کە سوود بەخش بێت. لە ڕاستیدا هەر لە مێژە ئیسلام ئاشنا بووە بە ئەوروپا بەڵام لە هەشتاکانەوە و لە پێش هەشتاکانەوە کاتێک کە مسلمانان لە وڵاتەکانی خۆیان کەوتنە ژێر فشار و نانتوانیوە وەکو پێویست ڕاوبۆچوونەکانی خۆیان دەرببڕن بە شێوەیەکی زۆرتر ڕۆیان کردوێتە ئەوروپا و لەوێ نیشتەجێ بوون و بۆتە بوونە کوتلەیەک یاخود بوونە کۆمەڵگایەک لە تاراوگە و کۆمەڵێکیان پێک هێنا و
دروشمەکانی ئیسلامیان پیشانداوە و خەڵک بینیوێتی لیان لەوێش بە جۆرێک لە جۆرەکان ئەمانی ژیانیان پێدراوە بۆ ئازادیەی کە خۆیان ئەکید کە ئاوان چوون بە دوای ئەو دروشمانەدا چوون کە لەوێ بەرز کراوەتەوە کە لەوێ یەکسانی هەیە کە لەوێ ئازادی تاکەکەسی هەیە ئازادی بیرروڕا هەیە بەپێی ئەو سیستەمە علمانەی کە ئەلمانەی کە لەوێ پەیڕەو دەکرێت ئەوان لە ڕاستیدا چوون بۆ ژێر ئەو میثاق و ئەو پەیمانە لەوێ بژین بەپێی ئەو دیارە لە وڵاتەکانی خۆیان فشاریان لەسەر بووە و شوێنی حەوانەوەیان زەحمەت بووە تەمان کۆمەڵێک بووە بە نەیجمە خەڵکانێکی دیکەش هەیە ئازادی بەمەبەستی خوێندن و بەمەبەستی کار و بەمەبەستی ئابووریش ڕویان لەو شوێنانە کردووە. بڵێ زۆر باشە. ئێستا ژمارەیەکی زۆر لە جالێی ئیسلامی لە خەڵکانی ئیسلامی لە وڵاتانی ئەوروپان کە لە وڵاتی وایان هەیە بوونە تاینی دووهەم ئەوەندە ژمارەیان زۆر زۆرە. تێڕوانینی ئەوان لە ئێستایە جۆرێک لە گۆڕانی بەسەرا هاتووە بەرامبەر بە ئیسلام و مسلمانان ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ لە ڕاستیدا بە تایبەتی فەڕەنسا لە فەڕەنسادا مسلمانان جالیکی فراوانیان پێکهێناوە نزیکەی لە سەدا 8 دانیشتوانی ئەو وڵاتە ئەوروپیە پێک دێنن و بوون لەو کۆتایانەدا بوون بە ئاینی دووەم لەو شوێنە و کللتور و پەیڕەوکردنی ئاین و دەرخستنی دروشمەکانیان پێوە دیارە و هەر لە فەڕەنسا لە ڕاستیدا لە زۆر لە وڵاتانی دیکە هەر لەو پەڕی ڕۆژهەڵاتی گۆی زەمینەوە لە ئوسترالیاوە تا ئەو پەڕی ڕۆژ ئاوای کە ئەمریکا و کەنەدایە و بە ئەوروپاشدا کە لەناوە ڕاستە مسلمانان وجودیان هەبوو و خۆیان پیشانداوە دروشمەکانیان بەرز کردوتەوە ئەوەش حساسیەتێکی دروست کردو بەرامبەر ئەو وڵاتە ئەوروپیانە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان بەڵام زیاتر لە شوێنێکی وەکو فەڕەنسا تەقینەوەی بۆچی لە فەڕەنسا ئەم جۆرە ئەم تایبەتمەندی هەیە بۆ نمونە مەسەلەن ئەوەی کە لە فەڕەنسا هەگوزارێت کەمتر لە بەریتانیا هەگوزارێ یان لە وڵاتێکی تری ئەوروپیا هەگوزارێ بۆچی فەڕەنسا ئەم ئاڵایی هەڵکردووە یان والله دەبوو آخر کەس فەڕەنسا ئەو ئاڵای هەڵبکات کە دژایەتکردنی خاوەنی شۆڕشی لەبەران خاوەنی ئەو شۆڕشن و خاوەنی ئەلمانیەتێکن کە بەحساب دەبێت مافی هەموو کەسێکی تێدا پارێزراوە بێت و هەموو کەس بە یەکسانی ژیانی خۆی بگوزارێنێ. کەواتە هۆکارەکە چییە؟ هۆکاری یەکەمیان دەگەڕێتەوە بۆ زۆربوونەی مسلمانان لەو شوێنە مەترسیان بەوە ناسراوە کە قاڕەیەکی پیرە یعنی مسلمانان زیاتر گەشە دەکەن و ئاینی پیرۆزی ئیسلام لە وڵاتی فەڕەنسا گەشەکردنەکەی بە خێراترین ئاین لە گەشەکردندا ناسێنراوە و ڕۆژ بە ڕۆژ مزگەوتەکان زیاد دەبن و زیاتر دانیشتوانی تاراوگەی فەڕەنسا لە مسلمانەکان خەڵکی خۆرئاوای ئیسلامینە وڵاتە خۆرئاوایەکان مەغریب و تونس و جەزایر و ئەوانە کە ئەسڵەن هەر نزیک بوون لە فەڕەنسا لە زووەوە تێکەڵیان هەبووە و مسلمانی هەندێک وڵاتی ئیسلامی بووە شێوان بەڵێ ڕویان ئەوە هۆکارێک بووە ئەوە هۆکارێک بووە و لە ڕاستیدا مسلمانان لە فەڕەنساش ینی ویستیانە لە هەموو شارێک و لە هەموو کوچە و کۆڵانێکی مزگەوتی خۆیان هەبێ خودبەی خۆیان هەبێ کوڕ و کۆبوونەوەی خۆیان هەبێ و لەگەڵ زۆربوونەکەشیان و لەگەڵ بەرزکردنەوەی دەنگی بانگ و لەگەڵ زۆربوونەوەی خەڵکی ئافرەتی باڵاپۆش و بوونیان لە ناو خوێندکارە قوتابخانەکان و زانکۆکان و کۆمپانیاکان و شوێنە گشتەکاندا لە ڕاستیدا ئەوە ترسێکی بۆ دەسەڵاتدارانی ئەو شوێنە بە تایبەتی ڕاستڕەوەکان بە تایبەتی تونڕەوەکان ترسێکی بۆ ئەوانە دروست کردووە کە ئەوانە لە زیادبووندان و جێپیان پێلەق دەکەن و خەڵکی زیاتری کەمەندکێش دەکەن بۆ لای خۆیان جا ئەوە هۆکاری یەکەمە و هۆکاری حەقیقیە بۆ ئەو هەڵوێستانەی کە فەڕەنسا دەیگرێت بەرامبەر مسلمانەکان ئەو هۆکارێکیانە. هۆکاری دووەمیشیان لە ڕاستیدا هەر ڕاستڕەوەکان بەبێ زۆربوونی مسلمانان و بەبێ بوونی مەترسی یعنی هەڵوێستی پێشوەختیان هەیە بەرامبەر بە مسلمانان و مسلمانان بە چاوێکی خواردتر تەماشا دەکەن و ئەو کللتور و ئەو دروشمانەی مسلمانەکان بەرزی دەکەنەوە هەر لە زووەوە دژمنایەتی ئەو دروشمانە دەکەن و هۆکارێکی دیکەش لە ڕاستیدا یعنی نەتوانینی ئەلمانیەکان غەیری ڕاستڕەوەکان لە بەڕێوەبردننی وڵاتدا و ینی فەشەلهێنانیان لە زۆر بواری لە بواری بەتاڵە لە بواری کۆمەڵایەتی لە بواری ئابووری بە شێوەیەکی گشتی ئەوەش هۆکارێک بۆ بۆی دەنگی ڕاستڕە و تونڕەوەکان بەرز بێتەوە زیاتر و ینی وەکو کارتێکیش بەکاری بێنن دژایەتیکردنیان بۆ مسلمانان بۆ ڕاکێشانی دەنگی خەڵک ئەوانە بەسێ هۆکار جەنابی مامۆستایەکێک لەو دیاردانەی کە بە ئاشکرا
گیان با بڵێن یەکێک لەو حاڵەت و دیاردانەی کە مسلمانان وەکو تاک جیاکاتەوە لە خەڵکی نامسلمان ئەو پۆشاکە جلوبەرگی دەرەوەیە مەسەلەن زاهری دەرەوەیە بەتابەتیش لە ئافرەتانە ئەمە مەسەلەن زیاتر ڕەنگەداتەوە تۆ کە خەڵکانێکە بینی ئافرەتێکە بینی بە حیجابەکەی ئازانی زاهریەکەی ئەمە شوێنکەوتەی ئیسلام و مسلمانانەوە ئەو شوێنکەوتە نییە بۆ نمونە مەسەلەن چونکە پۆشینی و نەپۆشینی ئەو جیاوازە بە ڕوونی دەرەخە. دژایەتی فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسی وە قەدەغەکردنی حیجاب لە مسلمانان لە ئافرەتانی ئیسلامی مەسەلەن لە چیەوە سەرجاوی کردو و بۆچی مسلمانان باوەشیان کردو بە حیجابە با لە مێژووی حیجاب و التیزامی خەڵکانی ئیسلامی بە حیجابەوە دەست پێ بکەین بزانین ئەم التیزامە لە چیەوە سەرچاوی گرتووە و بۆچی ئەوان ڕەفزیان کرد کە نابێت لە دام و دەستگا فەرمیەکانی دەوڵەتە هەبێ و بوونی هەبێ. لە ڕاستیدا پێدەچێت ئەوان تێگەیشتن لە فەلسەفەی حیجاب کە چمانایەکی قوڵ و چ کاریگەریەکیشی هەیە بۆ سەر دەرونی کەسی مسلمان و کەسی باڵاپۆش و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بە پێچەوانەی کەسانێک کە بە سەطحی دەڕوانە حیجاب و وەکو پارچە قوماشێک سەیری دەکەن هەرچەند ئەوان ئەوە نادریکێنن ئەوان دەڵێن فەڕەنسیەکان دەڵێن حیجاب دواکەوتنە حیجاب ئافرەت دادەبڕێت لە کۆمەلگا حیجاب وا دەکات کە ئافرەت نەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ حیجاب وا دەکات کە ئافرەت ببێتە کەسێکی ئینعیزالی و کەسێکی جیا و کۆمەلگایەکی موازی و هاوڕێی لەناو کۆمەلگایەکی دیکەدا پێک بێنێ. بەڵام دەگەڕێمەوە سەر پرسیارەکە کە پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیدا بەرگولی باس بە شێوەیەکی گشتی کە حیجاب بەشێکێتی پێگەیەکی زۆر دیار و زۆر گەورە و زۆر گرنگی هەیە لە ڕوانگەی شریعەتی ئیسلامیەوە هەندێک ڕۆڵی مادی هەیە وەکو داپۆشینی عەورەت و سەوئات و ئەو شوێنانەی کە پێویستە داپۆشرێن لە ڕوانگەی ئیسلامەوە و وەکو پاراستنی ئینسان لە گەرما و لە سەرما و چەند ڕۆڵێکی دیکەی جوانکاری و تەواوکاریشی هەن. جارە پێش هەموو شتێک مەسەلەی حیجاب و پۆشاک ئەسڵە لە مرۆڤدا بە دەلیلی ئەوەی دوای ئەوەی باوکە ئادەم و دایکە حەوا سەلامی خۆیان لەسەر بێ کەوتونە ناو تاوانەوە فعەسا ئادەم و ڕەبەه فەغەوا ئینجار ئەو بەرگیان لێدا ماڵراوە وەکو خوای گەورە بەسەرهاتی باوکە ئادەم و دایکە حەوا بۆمان دەگێڕێتەوە فدەلاهما بغڕور دەفەرمێ شەیتان یعنی ئیغڕای کردن و فریویدان فلما ذاق الشجرة كاتك لو دار خواردان كليان قد غكرابو بدت لهما سوآتهما وطفقا يخصفان عليهما من ورق الجنة يعني أو برجان لبرد ضام على الراكب يشتر خواي جورة فيه وخواي جورة شون ناوكاني فيري آدم كردوا فيري شي كردوا كبوشاك ببوشة بويا لأنجامي تاوان ده أو برجان لدام على الراك و آت أماجي زوري تدا شكل أماجي كان أو شيء وايكر كإنسان لا بەرگ و پۆشاکێکدا باب ماڵڕێکە خوای گەورە بۆی دانەوە طبعاً شەیتان نەفرێن لێکراو فەدەلاهما بغڕور و ئاماژەیەکی تریشی تێدایە کە ئەسڵ لە مرۆڤدا پۆشاک بۆ پۆشاکی لەبەرداوە بۆیە داماڵراوە و ئاماژەیەکی تریشی تێدایە کە مرۆڤ لە ئەسڵی خۆیدا لە سروشتی خۆیدا لە خواڕستی خۆیدا ناوێت داپۆشراو نەبێت و نیشانەی کامەڵیەتی مرۆڤ بریتێ لە بوونی بەرگ و هەروەها بۆیە دەفەرمێ وطفقا يخصفان عليهما من ورق الجنة خێرا لە گەڵاو جای بەهەشت کوێیان کردن ئەو بەهەشتێکی تێدا دەژین و خۆیان پێدا پۆشێەوە. ئینجار خوای گەورە زۆر شوێنان دەکات کە باسی پۆشاکمان دەکات وەکو جوانی باسی دەکات وەکو جوانی یعنی جوانی مەطلوبە لە ئیسلامدا. خوای گەورە دەفەرمێ یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم عند كل مسجد زۆربەی مفەسیرەکان دەفەرمون زینە بریتێ لە بەرجێک بەڵام بە ئیضافەیەوە بەرگێکی جوان بێ بەرگێکی پاک بێ بەرگێکی پۆن خۆش بێ عند كل مسجد لە کاتی خواپەرستندا و چەندین دەقی دیکەشمان هەیە لە قورئانی پیرۆزدا و لە سنەتی پێغەمبەردا ڕوودی خوای لەسەر بێ کە پۆشاک واجب دەکات دیارە بە جیاوازێک لە بینی زانان دەکەن هەندێک زانان پێیان وایە کە دەبێت سەرتاپای جەستەی ئافرەت داپۆشرێت و کۆمەڵێک لە زاناش دەفەرمون دەبێت ئافرەت داپۆشراو بێ غەیری دەموچاو و غەیری دەستەکانی هەندێکشیان دەڵێن پێیەکانیشی بە هەر حاڵ یعنی فەلسەفەی بەرگ ئەگە بەو شێوەیە بێ بریتێ بە لە جوانی و بریتێ لە تەواوکاری و بریتێ بێ لە مەدەنیەت و شارستانی کە ئێمە دەزانین ئەگە ئێستا بچین بۆ جەنگەڵەکانی ئامازن دەبینین خەڵکەکانی ڕوتن لەبەرەوەی دوورن لە شارستانی کەسانی بیداینە بەڵام کەسی شارستانی پێویستە داپۆشراو بێ بەرگی لەبەر کەسی پێشکەوتو دەبێت بەرگی لەبەردابێت. زۆر باشکەوتە هۆکاری دژایەتی ئەوان بۆ ئەم بەرگەی
کە تەنانەت خۆشیان بە ئازادی بانگەشیان بۆ کردووە مەسەن ئینسان ئازادە هەر کەسێک ئازادە چۆن نەپۆشێ بۆچی مسلمانان ئازاد نین لەم چوارچێوەیە ئەنی تەنها مسلمانان ئەخەنە دەرەوەی ئەم بازنە ئازادیەوە با بڵێن خۆی ئەوان هەندێک هۆکار باس دەکەن بڵێ هۆکاری حەقیقیشان لەولاوە بڵێ ئەو هۆکارانێ ئەوان باسی دەکەن ئەوان پێیان وایە بوونی حیجاب و بوونی سەرپۆش لە ناو دامەزراوەکاندا لە قوتابخانەکاندا لە کۆمپانیەکاندا تەنانەت لە فەزای گشتیشدا کۆمەڵ جیاکاریەک دروست دەکات یعنی کۆمەلگایەکی موازی و هاوڕێک لەگەڵ کۆمەلگا ئالمانیەکەی فەڕەنسا جمهوریەتی فەڕەنسا دروست دەکات کە جیاکاری تێدایە و یعنی ڕەگەزویستی تێدا و ڕەگەزپەرستی تێدا پاساوێکی زۆر نامەنتەقیە یعنی کە ئاکید ئەوە پاساوێکی زۆر نامەنتیقە چونکە لە هەمان کاتدا خەڵکی دیکە هەر شتێک بکە ئازادە یعنی ئەگەر کەسێک حاشاکم ڕەگەزباز بێ ئازادە ئەگەر ڕوت و قوت بێ ئازادە ئەگەر بەرگەکەی زۆر کورت و کوێر بێ ئازادە بەڵام عەجیب کەسێک کە سەرپۆشی مەسیحیش هەندێک ئافرەتە هەن لە کەنیسەکانە کە ئەسڵەن ئەوانیش داپۆشراون جۆرێک لە حیجاب نەک لە ئاینی مەسیحیدا ئەگەر بە مێژووی حیجابدا بڕۆین 12 سەدە پێش لەدایکبوونی مەسیح لە کاتی ئاشوریەکاندا و دواتریش لە لای یۆنانیەکانەوە دواتری لە لای ڕۆمانیەکاندا حیجاب هەبووە و ئەسڵەن خەڵکانێکی خاوەن کەسایەتی حیجابیان پۆشیوە تەنانەت پێش هاتنی ئیسلامیش لە زمانی جاهیلیەتدا حیجاب هەبووە تەبەڕوجێک هەبووە کە ئیسلام باسی دەکا ولا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیة الأولى باز لە وەکو حیجابی ئێستا دەبووە تەبەڕوجێکی ئێستا هەیە کەواتە دژایەتیەکەیان لە ڕاستی دژایەتی خودی ئیسلامە یعنی زوربەی توێژەران لە ناو خۆی فەڕەنسا و لە دەرەوەی فەڕەنساش دەڵێن ئەوە عینی ئیسلامۆفۆبیاکەیە بەڵام بەڵگە و بیانیان بە حیجاب بەستووە هەرەمانیش نەبوون دژایەتی حیجابیان کردبێ ئەمە نوێکردنەوەیەوە هەنگاوە بوو مێژووی دژایەتی حیجاب کەواتە گەڕێتەوە بۆ کەیانی ئەوان لاسایی کێکەنەوە پرسیارێکی زۆر باش بوو یەکەم شت هەست کەسێک دژایەتی حیجاب کە لاسای شەیطان دەکاتەوە بۆ ئاگاداریت چونکە شەیطان بوو یەکەم جار بەرگی لەبەر ئادەم و حەوادا ماڵی ئەو یەک دوای ئەوەش لە ڕاستیدا فەڕەنسا پێش ئەوەی لە ناو ماڵی خۆی دژایەتی حیجاب کات لە وڵاتە ئیسلامیەکان دژایەتی کردووە هەر لە ساڵی پێش 900 و دوایش لە ساڵەکانی شەستەکان و پەنجاکان ئەزانیم قسەکەشت بیر نەچێتەوە فەڕەنسا مێژوویەکی هەیە لە دژایەتی ئەسڵەن ئیسلام و قەوارەی ئیسلامیش هەرەوە بوو دژایەتی ڕوخاندنی خلافەتی عوسمانی کرد و بە ئێستاشەوە لەگەڵ تورکیا کە ئێمە تێبینیمانەیە لەوەی چۆن مامەڵە لەگەڵ کورداکە بەڵام وەکو دەوڵەتێکی ئیسلامی دژایەتی زۆر سەختەیەکە ینی دێمەوە سەر پرسیارەکەی بەڵێ بۆ نمونە لە میسر لە جەزائیر لە تونس یعنی ئەو ڕۆژە دژایەتی فەڕەنسا بۆ حیجاب دەستی پێ کردووە کە لە ڕێی سەعەد زەغلول و خێزانی سەعەد زەغلول و لە ڕێی هودا شەعراوی و لە ڕێی نەوال سەعداوی و لە ڕێی ئەتاتورک و لە شێوکێک کە ئەگەر نەچوو بنە فەڕەنساش کە کۆمەڵێک لەوانە چوونە پاریس و گەڕاونەوە ئەو جار حیجابەکان فرێدا و سووتاندویانە و بانگەشان بۆ کردو بۆ حیجاب فرێدان ئەگەر نەچوو بن هەواداری ئەو فکرە بوون کە لەوە هاتووە کەواتە شتێکی زۆر غەریبە یعنی فەڕەنسا جاران لە دەرەوەی وڵاتی خۆی بەدەیان سەدا محاربەی حیجابی کردو ئەو ڕۆ شەڕەکە کەوتوت وا حساب دەکا کە شەڕەکە کەوتوت کە ناو ماڵی خۆی بێگومان مێژوەکەی زۆر کۆنا و ویستوێتی حیجاب لەناو ئێمەشدانە هێڵە نەک لە خۆی فەڕەنسادا خۆی هەر کورتیشی هەڵ نەهێناوە لە حیجاب ئەوە مەسەرەن دوای حیجاب هەنگاوی هێڵەنا بۆ هەموو مەسەرەن فکری ئیسلامی سەرۆکی فەڕەنسا بۆ خۆی وەکو لە پێشەکی بەرنامەکەماناوتی ئیسلام لە قەیرانایە ئەوەی مسلمانان نابێ ئاوا بن نەبێ ئاوا ئەنی بۆ خۆی هات جیاتی خۆی نەشاردەوە لە تێک ڕای ژیانی مسلمانان هەستەکەی کە جۆرێک لە مەترسی لەسەر مسلمانان هەیە لە فەڕەنسا لەسەر جالەی ئیسلامی هەیە لە فەڕەنسا شتێکی دیکە ئیزافە بکەم لێرە فعلا ینی دژایەتەکەی کورد هەڵ نەهێناوە لە محارەبەکردنی حیجابدا بەڵکو تەنانەت ڕێگا ئێستا دەیانێ ماکرۆن بە تایبەتی ئاخر سەرۆکیان تەمان پێش ئەو شیراک و خەڵکانی دیکە و سارکۆزی بدە ئەوە ئێستا ماکرۆن دەیەوێت دژایەتی خوێندن کە لە ناو ماڵەکانیشدا فێربوونی عەقیدەی ئیسلامی دەیەوێت دژایەتی ئەو بکە کە خواردنی حەڵاڵ هەبێ لە شوێنەکان لە قوتابخانەکان بۆی منداڵە موسڵمانەکان فێری ئەوە بن گۆشتی بەرازیش بخۆن هەر گۆشتی حەڵاڵ نەخۆن یعنی دژایەتی بانگ دەکەن کەواتە ئەم مەبەستە ئەسڵەکە چییە لە پشتیەوە مەبەستە ئەسڵەکە هەموو دژایەتی ئیسلامە ترسیان لە ئیسلامە لە ڕاستیدا ترسیان لە ئیسلامەدا دەترسێن ئیسلام جیان پێڵق بکات دەترسێن ئیسلام بە خێرایی کە گەشە دەکات زیاتر هەژمونی زیاتر بێت و لەوە دەترسێن لە ڕاستیدا مسلمانان لە فەڕەنسا چۆن مامەڵە لەگەڵم بارودۆخەیەکەن مەسەلەن کاتێک دژایەتیەکرێت بە شێوەیەکی گشتی کاتێک مەسەلەن ئافرەتێک
حیجابی لێ قەدەغەکرێ مەسەلەن لە دام و دەستگا فەرمیەکانی دەوڵەتە چۆن خۆیان گونجاندووە یا بگونجێنن لەگەڵ ئەم بارودۆخی کە لە فەڕەنسا بەسەریانە دەسەپێنرێ. پرسیارێکی زۆر باشە لە ڕاستیدا ئەوەیە کەم جار نییە کە حیجاب قەدەغە بکرێت لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان زۆر جاران لە زۆر وڵاتی ئەوروپیدا وەکو ئیتالیا وەکو هۆڵەندا وەکو بەلجیکا وەکو نەمسا وەکو کوێ وەکو سین وەکو رووسیا یعنی لە هەموو وڵاتەکان بە شێوەیەک لە شێوەکان محارەبەی حیجاب کراوە جا یاخود محارەبەی ئەوەی کە دەموچاودا دەپۆشێ بڕقوعانی قابە ئەوانە کراوە یاخود بە حیجاب لە هەندێک مخاتەعاتیان بەڵام دەبینی زۆری نەکێشاوە دوایتر ئەو قرارە هەڵوەشاوەتەوە لە فەڕەنساش وەکو گوتمانەوە یەکەم جار نییە هەل لە ساڵی 1989 محارەبەی حیجاب کراوە و چەندین خوێندکار دەرکراون لە قوتابخانەکان سانەویەکان و قوتابخانە میهنیەکان و زەجی لێپەیدا بۆ گفتوگۆ و مشتومڕێکی زۆری لێپەیدا بووە ئێستاش یعنی زوویە بڵێن ئایا ئێستا چۆن هەڵسوکەوت دەکەن چونکە تازەیە ئەو بڕیارانەکە دەرکەوتووە بەڵام پرسیار بکەین چۆن هەڵسوکەوت بکەن یعنی هەڵوێستیان چی بێ بەرامبەر ئەو بڕیاران کە دەدێن لەەوە گرنگە چونکە مەسەلەن ئەوەی کە قەدەغا ئەکرێ بەشێکە لە واجبەکانی یاینی ئیسلام بەسەر مسلمانانەوە تۆ کە واجبێکی لێ قەدەغاکرات چۆن مامەڵی لەگەڵ بکە ئەمە گرنگە بۆ باش بۆ ئەومان بیر هاتەوە یەکێک لەو بیانوانەی کە فەڕەنسا دەیگرێت لە قەدەغەکردنی حیجابدا دەڵێ حیجاب ڕەمزە ڕەمزی جیاکاریە بۆیە لە ئاخر بڕیاریاندا قەدەغەکردنی یاخود هەر لە شیراکەوە وەڵام ئێسانوێ بۆتەوە قەدەغەکردنی حیجاب و قەدەغەکردنی خاچی گەورە و قەدەغەکردنی ئەو تەپلە و قەلەنسووی کە ئەهودەکان لەسەری دەنێن طبعا بەڵام هەموو توێژەرەکان دەڵێن مەبەستی سەرەکیان مسلمان ئافرەتە مسلمانەکان چونکە ئەسڵان خاچی زۆر گەورە چێ بەکاری دێنێ ئەسڵان خاچ کەسێک گەر بەکاریشی بێنێ ڕەمزێک لەناو جلوبەرگەکانیەوە بەکاری دێنێ اینجا لە ڕاستیدا خۆ حیجاب ڕەمز نییە حیجاب فەرمانێکی خوای گەورەیە کە ئافرەتی مسلمان دەبێت بیپۆشێت و دەبێت جێبەجێ بکات بە دەلیلی ئەوەی کە ئێستا لە وڵاتی خۆمان ئایا پێویست بەوە دەکامە خۆمان دەرخینکی ئیسلامین بەڵام ئافرەتان لە سەریانە پەچە بکەن کەواتە ڕۆڵی پەچە لە ئیسلامدا ڕەمزیەت نییە هەرچەند ئێستا شێوەیەک لە شێوەکانی ڕەمزیەتی پێوە دیارە بەڵکو جێبەجێکردنی ئەرکێکی مسلمانە بە پێچەوانەی ڕەمزی هەڵواسینی خاچ و دانانی تەپلە لە سەرسەر یعنی مەسیحیەک گەر خاچەکە هەڵیش نەواسێ هیچ لە دینەکەی کەم ناکاتەوە هەرمەکو خۆی مەسیحیا و هیچ گوناحباریش نابێت بەڵام مسلمانێک کە سەرپۆشی بەسەرەوە نەبێت گوناحبار دەبێت بۆیە لە ڕاستیدا حیجاب ڕەمز نییە بەڵکو حیجاب ئەرچێکە لە ئەرکی ئیسلامیەکان ئەو مسلمانان بۆیە دەبێت مسلمانان وەکو جێبەجێکردنی ئەرکێکی ئیسلامی تەماشای بکەن یعنی ناکرێت لە ڕاستیدا یەکەم ناکرێت مسلمان لە ژێر هەر بارودۆخێکدا واز لە حیجاب بێنێت چونکە خوای گەورە فەرمانی پێکردو و پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ فەرمانی پێکردووە و ئومێدیش وایە کە ئەو شتە سەر نەگرێت و یعنی بارەکە بە شێوەیەک دۆخەکە ئاسایی بێتەوە کەوانە بتوانن ئەو حیجابە بپۆشن دووەم جێ خۆیەتی هەرچەند ئەو بابەتە لە ڕاستیدا دەبوو لەو کەسانە پرسیار بکرێت کە لەوێن و دەگوترێ ئەهل و فەڕەنسا ئەدرا بشعابیها یعنی ئەوان باشتر دەزان بەس ئەوەی کە ئێمە یعنی بیرمان پێ بشکێ ئەوەیە کە هەموو هەوڵێکی یاسایی هەموو هەوڵێکی قانونی بگرنە بەر ناڕەزایی خۆیان دەرببڕن یعنی وە لە ڕاستیدا ئەو قەزیە بە شێوەیەکی کلاسیکی نابێت ڕوبەڕووی ببنەوە قزیکی نوێ و قزیکی خەتەریشە تۆ حساب کە دەرهاویشتەکانی ئەو بڕیارە ئەگە جێگای خۆی بگرێ هەر ئافرەتیان دەبێت هەڵبژێرە لە بینی لچکەکەی و لە بینی خوێندنەکەی دەبێت ئافرەت هەڵبژێرە لە بینی لچکەکەی و لە بینەوەی لە کۆمپانیایەکی شێ بکات چونکە خەریکە بڕیارەکە دەچێتە فەزای گشتیشەوە لە کۆمپانیەکان و لە ئەگەر بە ناچاری مەسەلەن مسلمانێک ڕێگەی لێگیرە کرێ دەستبەرداری ئەم واجبە ببێ بۆن منە حیجابەکەی ببێ و بچێ بخوێنێ لە زانکۆ و بێتە دەرەوە والله من وەکو ڕای شخصی هەچەند ئەوە مەسەلەن فقی ئیسلامی لەو بارەوە ئاڵێکی یان بۆن منە فتوای زانانی ئیسلامی لە سەراسی نێودەوڵەتی و جیهان چییە ینی وەکو بۆم باس کردی ئێستا بابەتەکە تازەیە ئینسانی مسلمان دەکرێت دەست لە واجباتێک هەڵگرە کاتێ دەکاتە حاڵێکی زۆر زەروریەوە بەس ئایا ئەو حاڵەتێکی زەروریە کە ئافرەتێک بێبەش دەبێت لە ئیشکردن لە شوێنێک یاخود لە خوێندن لە مەدرسەیەک نەخێت دەبێت بە دایلی دیکە یعنی بخرێتە بەرچاو مەسەلەن بتوان مسلمانان ئەگەر ئەو شتە هەر سەری گرت
خوێندنگای تایبەتی بکەنەوە لە خوێندنگای ئەهلی بخوێنن هەموو هەوڵێکیان بخەنەگەڕ بۆ ڕاگررتنی ئەو بڕیارە لە ڕاستیدا واجبە لەسەر دەوڵەتانی ئیسلامی شەڵوێستیانەوە کە بەداخەوە کە ئێستا دەوڵەتانی ئیسلامی ئەو هژمون و ئەو قورسایان نییە ژینە دەوڵەتانی ئیسلامی دەتوانن فشار بەکاربێنن بەو داهات ئابوووریە گەورەی کە هانە بۆ پەیوەند دیپلۆماسی کە هانە کە ڕێگە بگرن و پێش بگرن بەو جۆرە بڕیارانە کە ڕێگا لە مسلمانان دەگرێت لەوێ بژین کە پێچەوانەی ئەو منهج و میثاقەیە کە لەسەر ئەساسی ئەوە چوونە ئەو وڵاتە یعنی وڵاتێک کە دەستورەکەی دوو بند لە بەندەکانی دەستوری فەرەنسا پاراستنی ئازادی تاکە کەسی و پاراستنی بیر و باوەڕە و هەروەها بریتێ لە یەکسانی لە بینی خەڵکدا یعنی کاتێک کە ڕێگا دەگرێتەوە ئازادی تاکە کەسیت هەبێ بیر و باوەڕی خۆت پەیڕۆ بکەی ئەمە دروشمایینەکان جێبەجێ بکەی کاتێک کە تۆ وەکو بە یەکسانی تەماشا ناکەی لەگەڵ کەسێکی دیکە وەکو کەسێکی دەرەجە دوو وە کەسێکی دژمن تەماشا دەکرێ لە ڕاستیدا ئەوە پێویستە ئازادی ئەدا مەسەرەن حکوومەتی فەڕەنسی بە ڕۆژنامەکان کە بۆ نمونە بە تەنزەوە باس لە ڕموز ئاینەکانی ئاینی ئیسلام تەنانەت پێغەمبەرمان صلی الله علیه وسلم گاڵتەی پێ بکرێەوە بە شێوەیەک لە شێوەکان کاریکاتێری لەسەر دروست بکرێ بەڵام ئازادی گرێتەوە لەوەی خەڵک بە ئازادانە بپۆشیان یامە تا چەند فعلا ئازادی دەدا بە ڕەگەز بازی بە کەسێک کە میسلی بێ هاوڕەگەز بێ ئازادی دەدا بە کەسێک کە ڕوت بێ بەڵام ئازادی نادا بە کەسێکی مسلمان کە ئیهانە بە مقدساتی مسلمان کە بەڵام ئازاد نادا بە ئافرەتێکی مسلمان کە سەرپۆشەکەی لە سەرسەری دابنێ لە کاتێکدا سەرپۆشە لە سەرپۆشی مسلمانە هەموو ئاینە ئاسمانیەکان بە یەهودی و بە مەسیحی و تەنانەت بە بوزیەکانیشەوە وەختی خۆی مەجووسیەکانیش ئەوان پۆشیوە حیجابیان پۆشیوە و یعنی ڕەمزێکی دینیە بە شێوەیەکی گشتی نەک هەر ڕەمزی ئیسلامی بەڵام ئێستا کە دەستگرتنی مسلمانان بەدینەوە گەرم و گورترە بۆیە لەوان زیاتر دیارە چۆن مامەڵی لەگەڵ بکەن بابینەوە سەر و حاڵەتی کە بەڵام مامەڵەکە هەر ئەوەیە هەموو وەسیلەیەک بەکاربێن بۆ ڕاگرتنی ئەو بڕیارە لە ڕێگای دادگاوە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە لە ڕێگای کۆمەڵگەی مەدەنیەوە و دروستکردنی بەدائل بۆ ئەو شوێنانەی مەسەن ئافرەتێک کە ئەسڵەن ئافرەت بە زەحمەت لەوانەیە ئیشی دەستکەوت بێ لە کۆمپانیا کە ئیشی دەست ناکەوێت دەبێت بەدائل بدۆزنەوە هەم لە خوێندنگە هەم لە زانکۆکان هەم لە شوێنی کار مسلمانان پشتی یەکتر بگرن بۆ ئەوەی کە ئەو شتە بەسەرچێ و ئینشاءالله بەسەریش دەچێت یعنی خوای گەورە زۆر بەڕەحمەوە ئین تەنصروا الله ينصركم ويثبت أقدامكم ومن يتق الله يجعل له مخرج يعني ئەوەی کە فەرمانی خوای گەورە جێبەجێ بکات تەقوای خوای گەورە دەروی لێ دەکات ئێمە نمونەیەکی نزیکمان لە پێشە لە ئەمریکا سەرۆک ترامپ یعنی هەڕەشەی دەکرد کە مسلمان ناوێت پێ بنێنە لەمەوەدا کە من بووم بە سەرۆک ناوێت پێ بنێنە ناو ئەمریکا دیواری هین دروست دەکەم لە بینی خۆ مەکسیکدا و زۆر دڵنیاش بوو کە بۆ دەورەیەکی دیکەش هەڵدەبژێرێتەوە ئێستا چی لێ بەسەر هات یعنی وە انتخابات لە فەڕەنسا شهر نزیکە پێم وایە لە ساڵی 2022 دێتەوە پێشێ یعنی ئەو ماڵن ماکرۆنەی کە ئێستا بەو شێوەیە دڕندانەیە بەرامبەر بەو شێوە توندە هەڵوێست بەرامبەر مسلمانان هەڵدەگرێت پێشتر لەگەڵ ڕاستەوەکان لە مێزگردەکاندا دیفاعی لە ئەلمانیەت و لە مافی خەڵکو و لە مافی ئاینەکان و ئەوە دەکرد ئێستا کەوای لە هاتوو چێ دەڵێ ماکرۆنیش بەو دەردەناچێ و کەسێکی دیکەنە کە ڕێگە بە مسلمانان دەدات و خوای گەورە کەسێک مسەخر دەکات کە ڕێگا بە مسلمان دەکات شاعیرەکانی خۆیان جێبەجێ بکەن ئێستا مسلمانان لە فەڕەنسا بەشێکی زۆری و کۆمەڵگەیە پێک دەهێنێ و جەنابیشی داماژە پێکرد کە ئاینی 7 ملیۆن کەس دومە لە فەڕەنسا چەندە ئەترافی پێ ناکات مەسەلەن ئەمە یەکێک لە سەرنجەکەمەوە بوو یا پرسیارەکەمەوە بوو پێم وانییە ئەم دید و تێڕوانینی کە حکوومەتی فەڕەنسی هەیەی بەرامبەر بە مسلمانان دید و تێڕوانینی خەڵکەکەی بێ بە شێوەیەکی گشتی وانە چونکە ئینسیجامێکی تا ڕادێک باش لە نێوان لەم دوو پێکهاتە ئاینیە هەیە لە فەڕەنسا نەکەر ئەوەندە یعنی وجودی خەڵکی مسلمان چ بە پیا و چ بە ئافرەتی سەرپۆش لە هەر شوێنێک بووبن لە خوێندنگاکاندا لە زانکۆکاندا لە شوێنی کاردا لە فەزای گشتیدا ڕۆڵێکی باشیان بینیوە تێکەڵبوون لەگەڵ ئەو خەڵکە یعنی خەڵکێک سەرنجی خەڵکیان ڕاکێشەوە بەهۆی دەستپاکیانەوە بەهۆی شوکاریانەوە بەهۆی ئینسیجامیانەوە لەگەڵ ئەو خەڵکە کەواتە فعلا یعنی ئەو هەڵوێستەی کە دەبیرێ هەڵوێستی خەڵکێکی سیاسیە لە ناو سیاسیەکانیشە خەڵکێکی ڕاستڕە و توندرە و نەگەوە هەڵوێستی هەموو فەڕەنسیەکان بێت بە دەلیلی ئەوەی ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیاتر مسلمان دەبێت لەو شوێنەی یعنی ئێستا وەکو چۆن دەگوترێ 5-6 ملیۆن بۆ 7 ملیۆن مسلمانی تێدا فەڕەنسا ژمارەیەکی زۆر لەو مسلمانە فەڕەنسی چاوشینن خەڵکی فەڕەنسانە یعنی لەوێ خەڵکی ئەو وڵاتەنە ناکرێ یعنی ئەو دۆخە بەو شێوەیە بەردەوام بێت و ئەو ڕێگری لە دروشمەکانی ئیسلام بکرێت چونکە
ئەو ڕێگریە هەر لە ڕێگری خەڵکانی مسلمانی کۆچکردو نابێت ڕێگرتن لەوان نابێت خەڵکی تاراوگە بەڵکو ڕێگرتن دەبێت لە خەڵکانێکی دیکە کە خەڵکی فەڕەنسان لە دایکبووی فەڕەنسان ڕێگە لەوانش دەگرێت کە دروستەکانیان جێبەجێ بکەن بۆیە لە ڕاستیدا و هەڵوێستە من بە هەڵوێستی خەڵکی گشتی فەڕەنسای نازانم بەڵکو هەڵوێستی خەڵکێکی لەم دوای حکوومەتی فەڕەنسا بڕیاریدا بە داخستنی دەیان مزگەوت بە پاساویەوەی نازانم مۆڵەتیان نییە چوزانم یان خۆی مەسلەی کێشەی مزگەوتەکان لە فەڕەنسا لەبەرەوەی خەڵکێکی زۆری مسلمانی لێ بە حەقیقەت کە لە خۆراوای وڵاتە ئیسلامیەکانەوە چوون بۆ فەڕەنسا و لە هەموو کوچە و کۆڵانێکە مزگەوت شتیان زۆر دروستکرد لە ڕاستیدا جگە لە مزگەوتیش کێشەیەکی دیکەش لە فەڕەنسا بریتی بوو لە ئەئیمەة المەساجد یعنی ئیمام و خەتیبەکانی مزگەوتەکان کە لەوانەیە ئەوەی لە وڵاتی خوان لە ڕاستیدا نەکراوێت دەری ببڕن لە کاتی خۆیدا بەتایبەتی لە هەشتەکان دەکەم حارەوێکی زۆر لێ بە ئازادانە و تویانە بۆیە زوو فەڕەنسا هەستیان بەو فراژوو بوون و بەو زیادبوونی هەژمنەی موسڵمانان کرد بۆیە ویستیان تەفاهمیان لەگەڵ کەن لە سەرەتادا یعنی کاتێک کە سارکۆزی ئەو کاتە سەرۆکی وەزیران بوو لە زمانی شیراکدا کە لە سەرەتادا نەرم بوو جاک شیراک ویستیان مەجلیسێکی ئیسلامی پێک بێنن فعلا مەجلیسی ئیسلامی پێک هات و تەفاهم و پەیوەندی ڕێکخرا لە بینیاندا هەتا قەزیەی حیجاب لە ساڵی 2004دا تەقیەوە لەسەر دەستی شیراک ینی لەو کاتەوە قەدەغەکردنی حیجاب و پێش ئەو کاتەش طبعا لە نەوەتەکانیش خەڵکێکی زۆر دەرکراوە بەڵام بەبێ بنچینەی قانونی و دەستوری بۆیە دواتر زۆریان گەڕێنراونەوە شوێنی خۆیان بەڵام کاتێک کە شیراک یعنی بەو شێوە تند و تیژی و ڕاشکاوێت دژایەتی خۆی بۆ حیجابی ئیسلامی بە شێوەیەکی گشتی بۆ ڕەمزەکان بۆ پەردەپۆشکردن و بەتایبەتیش بۆ حیجابی ئیسلامی دەرڕی ئەلەوێدا کێشەکە گەورە بوو ئەو تەفاهمی کە پێشتر هەبوو ئەو تەفاهمە نەما و یعنی بوو بەڕووبەڕووبوونەوەیەک بۆیە مسلمانانی فەڕەنسا خۆیان لە ڕاستیدا لە ڕوبەڕووبوونەوە دابینی لەو شوێنە لەگەڵ ئەو سوڵتە و دەسەڵاتی کە لەوێ بەرکارە و دەیەوێت کە ئازادیەکانیان بەستەستا مامۆستا پرسیارێک دێتە گۆڕیانی مسلمانان لەژێر هەر جۆرە فشارێکە لە هەر کوێیەک بێ با بڵێن ئایا تەنەزولکردن و دابەزین لە دەستبەرداربوون لەو فکری کە هەیەە لەو عەقیل و بیر و باوەڕی کە هەیەە لەو داواکاریانی کە داوایان لێکراوە ڕەوایە بە هەر جۆرێک ینی ئاماژەم کردن یعنی کاتێک ڕەوایەت و دەستبەرداری فەرمانێک لە فەرمان شەرعەکان بی کە زۆر بۆی زەرور بی کە ئەوەش ئەوان دەتوان زیاتر تەقدیری بکەن ئەو مسلمانانی کە لەوێ دەژین و ئەو سنتەری لۆکۆڵنەوانەی کە لەوێ هەن و ئەو بەنکخوازانەی کە لەوێ هەن کە من لێرە لە دوورەوە بەڕای خۆم نابێت دەستبەرداری حیجابی ئیسلامی بن لەژێر هەر فشارێکدا و دەبێت بە هەموو شێوەیەک بەربەرەکانی بکەن و چاوەڕوانی دەروکرانەوە و ئاسانبوونی دۆخەکان بکەن لە خۆی کە خۆی گەورە بۆیان ئاسان بکە بەڵام دەمێ بێمەوە سەر ئەوەی لە ڕاستی ئەو قەزی پێویستی بە توێژینەوەیە حەلێکی کلاسیکی و هەڵچوون ئەوە چارەسەری ئەو قەزیە ناکە دەبێت بە تایبەتی مسلمانانی تاراوگە بە تایبەتی بانخوازان کە لەوێن بە تایبەتی خەڵکانی ئەکادیمی یعنی بەو کارە هەستن هەم توێژینەوەی لەسەر بکەن هەم ڕاگۆڕینەوەی لەسەر بکەن و دەرچەیەک بدۆزنەوە بۆ ئەو کێشە گەورە بەڕاستی کێشێکی زۆر گەورەیە گەجێ خۆی بگرێ وەکو گوتم خەڵکانێکی زۆر خوێنی لە قیز دەچێت وەزیفەی لە قیز دەچێت لە دەرزگوتنەوە لە زانکۆ و لە مەدرسەکاندا خوێنکاریەتی لە دەست دەچێت و هەروە کاریشی لە دەست لە کۆمپانیەکان یەکجار مسلمانان لە وڵاتانە تۆمەتبارەکرێن بە توندڕەوی بە ئیرهاب چوزانم مسلمانان زۆر ڕوبڕووی ئەم تۆمەتانە دەبن بە حەقیقەت لەبەر ئەوەی ئیسلام یعنی شاشەیەک ئیسلام و مسلمانان پێشانی خەڵک دەدا کە مەقسوودە و تەوجیه دەکرێت یعنی مسلمانان وەکو خەڵکێکی خۆیان ڕێژ وەکو خەڵکێکی توندڕە و خەڵکێکی نەگونجا و متەزەممیت و کەنارگیر و یعنی هەرچی صفاتی ناشیرنە لەو ئیسلامە دێن ئەگەر وانە باە ئێستا لە سەدا هەشتی فەڕەنسا مسلمانە ئێستا لە سەدا 20 دەبووە زۆمی ڕاگەیاندنەکانیشی لەسەرە یعنی ڕاگەیاندنەکان بە هەموو شێوەکانیانەوە بەکەدا لە فەزایەکانەوە بە بڵاوکردنەوە فەرمو کاریکاتۆرە چۆن تەسویری پێغەمبەر بۆ دەکات لەسەر بێت یعنی ئەو ناشرینکردن و تەشویشکردنەی ئیسلام ئەوە بۆ خۆی هۆکاری سەرەکی لە ڕاستی بۆ دژایەتیکردنی ئیسلام و لەوانەیە هەندێک خەڵکی مسلمانیش وەکو پێویست نەتوانێت مسلمانەتی پیشاندا لە ڕاستیدا کە لەوێ دەژی بۆی بۆتە یعنی مەلجەیەک و شوێنێکی ژیان و شوێنێکی کارکردن و شوێنێکی خوێندن لەوانەیە بە شێوەیەکی تند هەڵسوکەوت بکات شکڵێکی شێوەیەکی ناشرین پێشانی خەڵکدا بەڵام ڕاستی ئەوان کەمینەن زۆرینەکەی ئەوەیە کە خەڵک لەوێ دەژی و دەخوێنێ و کە ڕۆڵی خۆی دەبینێت و لەگەڵ خەڵک تێکەڵ دەبێت و وەجێ پێشی دیار دەبێت لە
بەڕێوەبردننی ئەو وڵاتە. بڵێ ئێستا وەکو ملاحەزە زۆر دەوڵەتە ئەوروپیەکان و تایبەتی فەڕەنساش زۆر شوێنی خاڵیە پێویستی بە خەڵکانێکە کە پڕی بکەنەوە و یەک ملاحەزەشەیە خەڵکانێکی زۆر کە ڕویان لە فەڕەنسا کردو خەڵکی شادەدارن کەوادیری طبین مهندسن ینی خەڵکی ئەکادیمین بۆیە دەتوان ڕۆڵێکی زۆر باش ببین لەو شوێنە ینی ئەو کاسانان ئێستا خەڵکێکە دەڕوا ئێستا مەوجە و شەپۆلی ڕەوکردن نابینی خەڵکێک زۆر نامێنێتەوە لێ وڵاتە ئەوروپی و فەڕەنسیان بە تایبەت مەسترن باوەشیان بۆ خەڵکێک لەبەر لانی مرۆیی کرد بێتەوە بەڵکو سوود لەو زەوتوانەکانیان وەرەگرن بۆ کۆمەڵگەکانی خۆیانیان وەکەوەی کە مێرکڵ کردی خۆ زۆر کەس چەپڵەی بۆ لێدات و دەست خۆشی لە دەکەین بەڵام لە ڕاستیدا ئەڵمانیا پێویستی بە خەڵک بوو بۆ کارکردن بۆی کلێنەکانیان بۆ پڕکاتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە هەڵوێسێکی باشی هەبوو لەگەڵ ئاوارە سوودیەکان جێگای سوپاس بوو لایەن زۆر کەسەوە. تۆ لە کۆتایی بەرنمەکەیە چ پەیامێکت هەیە بۆەوەی کە بۆ خەڵکی بڵێ لە ئەوروپا و لە هەندەرانەژین بەتایبەت لە فەڕەنسا ڕوبەڕووی ئەم جۆرە تۆمەت و شارانە ئەبنەوە هەمیش وەڵا هەم سێ پەیام هەیە پەیامێکیان بۆ خەڵکی مسلمانی فەڕەنسا بە تایبەتی ئافرەتان کە زیاتر ئەو بڕیارانەی حیجاب ڕووی لەوانە بە خەڵکی دیکەش کە دژاتی مزگەوت دەکرێتەوە پیاوەکانیشە دەڵێم هیوان بە خوای گەورە زۆر بێ دەست بگرن بە دینەکەیانەوە خوای گەورە دەرویان لێ دەکاتەوە بێگومان يعني ومن يتق الله يجعل له مخرجا وطبعا دوای ڕەچاوکردنی هەموو ئەسبابێکی مادی بۆ ڕوبڕووبوونەوە ئەو بریانە وەکو تۆزێک پێش ئێستا ئاماژەمان پێکرد لەلایانی سیاسیە لەلایانی قانونیە لەلایانی مەحاکیمە یعنی خۆپیشاندانە ینی هەر وەسیلەیەک کە لەوێ فراهەم دێت و بەردەستە بۆ بەکارهێنان بۆ دژە ڕوبەڕووبوونەوەی ئەو کارە دەبێ بیکەن دوای ئەوەش بێئومێد نەبن وەکو تۆزێک نمونەی تراپ هێناوە سپینێ ماکرۆنیش دەڕوات و ئینشاڵڵا دەروی خێریان لێ دەکرێتەوە و ئەگەر ئەوان دەست بگرن بە دینی خۆیانەوە خوای گەورە سەریان دەخات نابێ بێئومێد و دەبێت دەست بگرن بە دینی خۆیانەوە. پەیامێکشم بۆ خودی بانخوازەکان هەیە یعنی بانخوازەکان کە بە تایبەتی لە تاراوگە و لە ئەوروپا و لە فەڕەنسان بە تایبەتی با شێوەی جوانی ئیسلام زیاتر پیشانی خەڵک بدەن با ماکرۆن بە درۆ بخەنەوە بزان کەسی یا ماکرۆن و ئەو کەسانەوە بەو شێوەی بیر دەکەنەوە کە دژایەتی ئیسلام و دروشمی ئیسلامی دەکات بە پیشاندانی جوانیەکانی ئیسلام بە هەڵسوکەوتی عملی جوان ئەوە پیشاندن کە ئەوە ئیسلامەنەک ئەوەی کە ماکرۆن ئیسلامی پێناوزەت دەکات و پێی ناشرین دەکات. پەیامێکشم بۆ خوشکانی مسلمانە لێرە لە هەموو وڵاتە ئیسلامیەکان لەو شوێنەی کە سەرپۆشکردن ئاساییە ئازادیە لەوێ ئافرەتێکی مسلمان لە فەڕەنسا ئێستا شەڕ دەکات لەسەر ئەوەی پەچەکەی لەسەر سەری خۆی دابنێ لەوانەیە ئەگە سەر پشک بکرێت لە بینی سەرپۆشەکەی و لە بینی خوێندنەکەی واز لێبێنێ لەوانەیە سەر پشک بکرێت لە بینی سەرپۆشەکەی و ئیشکردنی لە کۆمپانیایە کە بە زەحمەت دەستی کردووە لەوانەیە ئیشەکەی واز لێبێنێ لەبێ ئەبەو شێوەیە ممارەسەی ئیسلام دەکەن و شیرنایەتی ئیسلام لە ناو دڵیاندایە ئەی ئێمە معقولە عنی ئافرەتێک کە لێرەیە واز لە حیجاب بێنێ یاخۆ حیجاب نەپۆشێ یاخۆ ئەوەی کە خوای گەورە بۆی فەڕاهێناوە ئازادی و ئەو ڕێگا پێدرانە یعنی کەم و کوڕی هەبێت و کەم تەرخەمی بکە بەرامبەر جێبەجێکردنەوە ئەرکە ئیسلامیە ئەو ئاخر پەیامە بۆ زۆر سپاس بەڕێز دکتۆر کەمال محەممەد بۆسکێنی مامۆستای زانکۆ ماندوومان کردی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئامۆژگاریەکانت سپاس بۆ پەیامە جوانەکانت ئەکرێ بەرچاوڕوونانە خەڵک چ لێرە بژی چ ڕوو بکاتە ئەوروپا سوودیان لێوەربگرێ و ئینشاڵڵا بیان کاتە ئەڵقەیەک و لە گوێی خۆی وەکوڵێ کوردەواری نێ. سپاس کە جەنابەت لە دەڤەری ڕاپەڕینەوە زەحمەتتان کێشە و هاتن بەشداری بەرنامەکەتان کردی موفق بن. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ مێدانی. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆچایی ئەڵقەی ئەم جارەش لە بەرنامەکەتان بەرنامەی دین و دنیا تا دەرفەت و ئەڵقەیەکی تر پێتانەگەینەوە مولایەکتان بە خۆی گەورە و مەزن ئەسپێرین هەر شاد بشین. دەستان خۆش بدەنە.